بەهۆی گڕگرتنی بازاڕی سیم لە هەولێر زیاتر لە 250 دوکان وەک خاوەنی دوکانەکان دەڵێن سوتاون. خەسارەی زۆرمانە بووە، هەروەها برایەکەمە لەبەرەی ئەوە دوکانی هەیە دوکانی کەمالیاتی هەیە، کەمالیاتی ئافرەتانی هەیە، نزیکەی تقریبان بای 4 دەفتەرە تا 5 دەفتەری تێدایە. بەس بە ئیزنیەوەی کە ئەشەیەکانمان ها فەرموو تەماشاکەن بە خۆتان تەسویرکەن، ئەشەیەکانمان گواستەوە لە کاتی گواستنەوەی خەسارەی گەرەگەرە زۆرمانە بووە. خەسارەی بێ ئەوەمانە بوو، یعنی ئەگە بر سوتابایە ئەمە هەر ئەوەندە سومالی بووە، ئەشیان عەدوم بووە لەو گۆڕێکەتیە. بە هۆکاری تەزووی کارەبای تەزاوز لەبەروەی دوکاندار هەیە 3 خەت کارەبای هەیە، ڕێسێک ئەو بەری ڕێسێک ئەو بەری، یعنی ئەگەر ئەو دوکاندارە کارەبایەکانی لێک بدا ئاگای لێ نەبێ هەرچیان بکوژێنتەوە، ئەوە کە شەوێ کارەبا هەوردا بێتەوە ئەو ڕووداوانە لێ دروست دەبێت. هاوڵاتیەک کەماڵی نزیکە لەم بازارە پێی وایە ڕێنمایەکانی بەرگری شارستانی لە نێو ئەم بازارەدا وەک پێویست پەیڕاو نەکراون. ئەم بستەبت مارم بەرامبەر دوکانانەیە بە حکمەی زوش بە خەبەر بووم لێی نێزیک بووم، بنکەی نەورۆز، بنکەی ئازادی، عەنکاوە، حتا بنکەی پیردا و دیش گەشتێرکوانە، سیارە گوێڕی گەشتێرکوانە، یعنی هەم بنکەکانم بەخۆم هەموو قەتعەکان یەکێ خیندیتمەوە. لەوانەیە 30 عەرق زیاتر لێرکوانە بووە، بەڵام کۆنتڕۆلی ئاگرەکەی لە دەسەڵاتی وانیش نەبوو هێشتا، کە لەبەرەوەی فەرموو بە کامێرەکەی خۆت تەماشا بکە بۆ نمونە هەموو کەپسە ئەوەش کاتی خۆی چەند کەسانە لە بۆ مەسلحەتی خۆیان ئەویان لێک. ئەوەی لە ئێستادا داواکاری سەرەکی خاوەنی ئەم دوکانانەیە قەرەبۆکردنەوەیە لەلایەن حکوومەتی هەرێم و ئیدارەی شارەکەوە. معقول ئێستا هەموو زەرەرە دیارەدە چێ بەرپرسیارە؟ یەکەم چشت حکوومەت شارەوانی هەموو بەرپرسیاری ئەو بازاڕینە، جگە لە سەعات دوکانەکانیش ئەو هەموو ئەشیا سوتایە، هەمووی زەرەرەکە دی، هەمووی کرێتیە، هەموو فەقیرە، هەم لە بۆ جێژنی ئەشاینە، هەموو قەردار و فەردارە سەبیلی بێتە ئیشەشی بکە ئەو دوکانە بەڕبەی ڕێسی معقولە من ئێستا من نییە هەموو چنێ سوتایە بە چ خەربێکم لەو کاتەوە. ئەم بازارە دەکەوێتە گەڕاکی کوردستانی شاری هەولێر، بازارێکی ملیە و خەڵکێکی زۆر بژێوی ژیانی لەسەر کڕین و فرۆشتنە لە نێو ئەم بازارەدا، وەک خۆیان دەڵێن ئەمە بۆ جاری دووەمە گردەگرێت و زەرەر و زیانێکی زۆریان پێدەگات. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.